Matematik grundläggande, sidan 89. Sidan 89. Fråga nummer 1, eller uppgift 1. Skriv måtten i millimeter. Mått واتا پیوانه با ملیمتر بنووسە. ئەم نیشتەمەشای فرۆگە ئا دەبینم ئەو بڕغێ لێرە هەما نووسرایە لە تەنیشتی 3 سنتیمێتر. ئەمن دەبی ئەو 3 سنتیمێتەی بگۆڕم بیکەمە ملیمێتر. هەر ئەوەندە گۆڕان کەواتە ئەمن چ دەنووسم دەبی بزانم لە مابەینی سنتیمێتر و ملیمێتری کووە گۆڕانەکە. لێرە دەنووسم سنتیمێتر ئەگەر هاتوو هەم بوو بە سنتیمێتر ئەگەر جارانم کرد لێکمدا زەربم کرد گۆنگەرم کرد مولتیپلیکەشۆنم کرد لەگەڵ تیە لیکەمێد ملیمێتر ئەو های لێدێ ئەو جدوا دەنووسم چەند سانتیمم هەبوو 3 سانتیمەترم هەبوو لە جیاتی سانتیمەتری لە ژێرەوە دەنووسم 3 گۆنگەرەکە هەروەکو خۆی دەیەکە هەروەکو خۆی یەکسانە با لیکەمێ هەروەکو خۆی بەڵام ئێستا دەبی ئەمن 3 جاران 10 یەکسانە بە چەند 3 گۆنگەر تیە لیکەمێ ترێتی 3 جاران 10 3 دەی دەکا 3 لە تەنیشتی زوو دەنووسم ملیمێتر. تەواو هەر ئەوەندەیە فرۆگە ئا. ئێستا دەچمە لای فرۆگە بێ. فرۆگە بێ تەمەشا دەکەم هەمان شتە ئەو جارەی لە جیاتی 3 سانتیمەتر 12 سانتیمەتر بەڵام ئەمن هەر دەبی بیکەمە ملیمێتر. کاتە دیسان تەنیا لە جیاتی 3یەکەی دەنووسم 12 کاتە دیسان دەنووسمەوە سانتیمێتر گۆنگەرتیە لیکەمێ ملیمێتر. ئەوجە دیسان دەینم چەند سانتیمەترم هەیە ئەم 12 گۆنگەر تیە هەروەکو خۆیتی لیکەمێ چەند 12 جاران 12 کە دەنووسرێتەوە لێرە سفرەکەی ئەو سفرەش لە تەنیشتی دادەنرێ دەبیتە 120 دەبی لە تەنیشتی بنووسم ملیمێتر. تەواو بوو فرۆگە بێ. دێمە لای فرۆگە 3 6 سانتیمێتر و 5 ملیمێتر. تۆزێک پرسیارەکە قورس بوو ئەمن یەکەم شت تەنیا تەمەشای 6 سانتیمەتری دەکەم دەیکەمە ملیمێتر لێ چی دەدەم جاران گۆنگەری دەی دەکەم سانتیمێتر گۆنگەرتیە لیکەمێ ملیمێتر هەموو جارێ ئەوەی هەر دەنووسمەوە لە مابەینی سانتیمێتر و ملیمێتری. ئەوجا 6 سانتیمێترم هەبوو گۆنگەرتیە لیکەمێ چەند لیکەمێ 6 جاراندا 60 ملیمێتر. بەڵام تەنیا 6 سانتیمەتر نەبوو هەندێک ملیمێتریشی لە تەنیشت بوو چەند بوو 5 ملیمێتر بوو کەواتە ئەو 60ی دەینم پلوسی کۆکردنەوە پلوس فێم بزانم چونکە فێم بەخۆی ملیمێتر بوو چونکە هەردووچیان ملیمێترن دەتوانم کۆیان بکەمەوە 60 پلوس فێم دەکاتە 60 فێم لە تەنیشتی دەنووسم ملیمێتر. ئەوە وەڵامی پرسیاری 3. تەواو بووین دەینە لای پرسیاری 2. Fråga eller uppgift nummer 2. لێمان دەپرسی hur långa är sträckorna. Sträcka واتە ئەو هێڵە ناوی sträckەیە واتە لێرە هەتا ئێرە چەندە. ئەمن کوو بزانم چەندە لینیاڵی دەینم ڕاستەی دەینم پێوانەی دەکەم. لینیاڵەکی دەینم پێوانەی دەکەم کە پێوانەم کرد پاشان دەخینمەوە ئێرە نووسرایە سوارە وەڵامەکەت بە چبی بە سەنتیمەتر و بە ملیمەتر بی نەک بە یەک شتی بی بە 2 شتی بی وەکو ئێرە چەند سانتیمەتر و چەند ملیمەترە. ئەمن یەکەم شت دەبی بچم ڕاستە چی بینم تەمەشای ئەو ڕاستەی دەکەم ئەو هایە ڕاستە هەمیشە 2 لای هەیە ئەو لایە لای سەرەوە لایەکەی دیکەش لای خوارەوە ئەو لایە. ئەمن کامە لای بەکاردەینم ئەمن تەنیا لای ملیمەتر لە سەری نووسرایە ملیمەتر و سانتیمەتر ئەوی بەکاردەینم ئێرە بەکار ناینم کە نووسرایە ئینش. ئەمن تەنیا ملیمەتر و سانتیمەتر واتە تەنیا ئەمن ئێرە بەکاردەینم ئەو سەرەوە واتە ئەمن ئەو لینیاڵەی دەینم لە لای
سترێکەکەی خۆم دایدەنێم بۆ وێنە سفرەکەی لەسەر سترێکەکەی دادەنێم ئەو دوایە بزانم لینیەکەم چەند دوور و درێژە بۆ وێنە ڕەنگە ئەمن لینیەکە هەتا ئێرە بی ڕادەوەستم چیتکە هەتا هەر ئەوەندەیە ئەو جە دەیخینمەوە لێرە هەتا ئێرە ئێن سانتیمێتر ئەو گەورانە سانتیمێترن ئەو گچکانش لێرە تا ئێرە ئەوانە ملیمێترن واتە بۆ وێنەگەر ئەوەندە بوو دەرێم لینیەکەی من سترێکەکەی من 1 سانتیم و 6 ملیم ئەو شەشەم لە چێ هینە ئەو شەشە لێرەم هینە هەتا ئێرە 1 چکە نووسرا 1 دوا دەخینەوە 1 2 3 4 5 6 ملیمەترە ئەو گچکانە هەر یەکە تا ئێرە 1 هەتا ئێرە 2 هەتا ئێرە 3 ئەوانە ملیمەترن ئەوان دیکەش سانتیمەترن ئەوانە کە نووسراینە کاتە کو دایدەنێم لینیاڵەکەی ئەوها لینیاڵەکەت هەیە دەینی دەست پێ دەکەی لێرە دایدەنەی ئەوها سفرەکەی سفری لینیاڵەکەی ئەمن ناتوانم لەسەر بنووسم بەڵام سفری لینیاڵەکەی لێرە دادەنێی ئەو جەدەچی دەیخینیەوە ئەوها تەماشا دەکەیت چەند جار دەڕۆی چەند سانتیمەترە هەتا دەگێ ئێرە و چەند ملیمەتریشە چەند گەورەکانە بۆ وێنە لێرە 1 سانتیم 2 3 بەڵام ئەوە ڕاست نییە چونکە ئەمن گەورە و گچکەی دەکەم کەواتە ناتوانم لێرە من بیخینەوە دەبی لەسەر کاغازەکەی ئەمن چاچی کەم بزانم چەند سانتیمەترە لێرە ئەم بەکەی خۆم دەتوانم گەورە و گچکەی کەم کەواتە ڕاست دەرناچی بۆ وێنە لێرە ئەمن ئەگەر بیخینەوە ڕەنگە 3 سانتیمەتر و یان 4 سانتیمەتر بی بەڵام ڕاست دەرناچی لەبەر هەندێ نایخینەوە لێرە تەنیا ڕوون دەکەمەوە کو لینیاڵەکەی دادەنەی سفرەکە دەبی لێرە بی پاشان دەیخینیەوە گەیشتە سەر چەند لێرە دەخینیەوە لەسەر لینیاڵەکەی بۆ وێنە 3 سانتیمەتر و 2 ملیمەترە دەنووسی ئەوها ئەگەر چەند بوو تەماشای فاسی تیژ دەکەی بزانی ئەوان چیان نووسیە بە هەمان شێوە دیسان لێرەش پێوەرەکەی دەکەم بێ بە هەمان شێوە 3 لینیاڵم هەیە بەکاری دەینم ئەو لای بەکاردەینم کە نووسرایە سانتیمێتر لێرانەوە کو دەبینی لایەک سانتیمێتر لایەک ملیمێترە ئەگەر لینیەکە ئەوەندە بوو لێرە هەتا ئێرە بوو ئەوها لینیەکە ئەوەندە بوو 1 سانتیمێترە بەڵام ئەگەر هەتا ئێرە هاتین ئەوە 1 سانتیم و 4 ملیمەترە چونکە گەیشتینە سەر ئەو هێڵە گچکەی کە 4 هێڵمان بەجێهێشت کەواتە هێڵە گچکەکان ملیمەتر هێڵە گەورەکانیش سانتیمەترە ئەو گەورانە ئەو هێڵە گەورانە ئەوانە سانتیمەترە لە بنیش نووسرا 2 3 4 ئەو لایەش بەکار ناینم بینە لای پرسیاری ژمارە 3 نووسرایە Hur långt är det mellan ماوەکە چەندە دووریەکە چەندە مەسافەکە چەندە چەند دوور و درێژە لە مابەینی ئا وەک بێ ئەمیش تەماشای ئەو وێنەی دەکەم دەچم هێڵەکی بە خۆم دەچێشم بە لینیاڵی بە ڕاستەی هێڵەکی دەچێشم لە مابەینی ئا و بێ هێڵەکی ڕاست ئەوها دەچێشم کە چێشام هێڵەکە ئەوجا لینیاڵەکەی دەینم پێوانەی دەکەم بزانم هور لۆنگ واتە چەندە بە چ وەڵامەکەی بەمەوە دەبی ئێرە بخینمەوە سوارە ئی سانتیمێتر وەک ملیمێتر هەم بە سانتیمەتر هەم بە ملیمەتر واتە چەند سانتیم و چەند ملیە بۆ وێنە دەنووسم ئێرە 3 سانتیمەترە لەگەڵ 4 ملیمەتر من نازانم بەڵام بۆ وێنە هەر شتێکم نووسی کە ئەو تەواو بووم دێمە لای بێ ئەو جارەی دیسان هێڵەکی دەچێشم لە مابەینی بێ ئۆک 3 دەچم زانم لە مابەینی بێ و 3 هێڵەکی دەچێشم ڕاست و ڕاست ئەوها بە ڕاستەی کە هەما دیسان پاشان کە هێڵەکەم کێشا پێوانەی دەکەم بزانم چەند سانتیمە و چەند ملیمیشە بە سانتیم و بە ملیم پێوانەکەی دادەنێم وەکو لێرە دایان نایە 6 سانتیم و 5 ملیمە واتە 6 سانتیم و نیوە بەڵام ئەمن
ئەوها دەبێ بنووس. دوا دەچمە لای سێ لە مابەینی ئا ئۆک سێ. دیسان دوو خاڵم هەیە لە مابەینی ئا و سێ. دەچم هێڵەکی ڕادەکێشم، هێڵەکی ڕاست و ڕاست نابی خواربی هێڵەکە. ئەو جەکەڕام کێشە دیسان لینیاڵەکەی خۆم دەینم، پێوەرەکەی دەنووسم وەکو دەبینین هەر بە چاو. ئا و سێ درێژترە لە بێ و سێ، ئەویش درێژترە لە ئا و بێ. هێڵە شینەکە لە هەردوو ئەوانەی دیکە گچکەتر و کورتترە. پاشان سۆرەکە، پاشان کەسکەکە. کاتە ئەم دەبی بزانم دەکەنە چەند پێوانەکەیان چەندە لێرە بنووسم. ئێستا دێمە لای پرسیاری ژمارە 4. زۆر ئاسانە، دەرێ ئەو پێوەرانەی کە هەتا مۆت، واتە ئەو پێوەرانە کە هەتا دەیان بینی هەمویان بکە سنتیمێتر. ئەمیش دەچم دەرێم لەبەر چبیان کەمە سنتیمێتر لۆ ئەمن بە خۆم بە چم هەیە ئەو جە دەخینمەوە دەبینم ئەمن بە دەسی مێترم هەیە، ئەمن بە سنتیمێترم نییە. لەبەر هەندێ دەبی ئەمن دەسی مێتەری بگۆڕم بیکەمە سنتیمێتر، چونکە نووسرایە بیکە سنتیمێتر. ئەمنیش دەچم دیسان بە هەمان شێوە دەنووسم لێرە دەسیمێتر. ئەگەر دەسیمێتەری لێکدەم جارانی دەی بکەم ژمارە دا، سامەساک سۆم سنتیمێتر. کەواتە دەسیمێترەکەی من چەندە دەیهێنم، تەمەشای دەکەم دەسیمێترەکەی من چەند بوو، 3 بوو. ئەو قیتارە 3 دەسیمێترە. دەنووسم 3 لە جیاتی دەسیمەتری لە ژێرەوە دەنووسم 3 گۆنگەر، هەمان گۆنگەری چی دەکەم؟ گۆنگەری دەی دەکەم. وتە لێرە دا ئەوجە ئەژمێری دەکەم 3 جاران دا، سێکەی دەنووسمەوە، سفرەکەش لە تەنشتی دەبیتە 30، ئەوجە دەنووسم سنتیمێتر لێرە. تەواو بوو، هەر ئەوەندەیە. ئەوجە دەچمە لای بێ پرسیاری 4. 7 دەسیمێترم هەیە، هیچ کێشەنێ لە جیاتی 3 بوو ئەو جارەی دەنووسم 7، بەڵام ئەوها هەر دەبی بنووسمەوە دەسیمێتر گۆنگەرتیە لیکەمێ سنتیمێتر. ئەو جارەی لە جیاتی دەسیمێترەکەی ئەمن 7م هەیە، 7 دەسیمێترم هەیە، دەنووسم 7 گۆنگەرتیە لیکەمێ 7 لە تەنشتی دەنووسم سنتیمێتر. تەواو بوو. ئەوە بەیەکە بوو، ئەوەش ئایەکە بوو، پرسیارەکەش پرسیاری 4 فیرە. ئەوجە دەچمە لای 3 بزانم سەیەکە چەندە. سەیەکە تۆزێک زەحمەتە، ئەو جارێ دووشتم هەیە، تەنیا 3 دەسیمەترەکەی دەگۆڕم، سانتیمەترەکەی ناگۆڕم. کاتە تەنیا دەنووسم دیسان دەسیمەتر گۆنگەرتیە لیکەمێ سنتیمێتر. ئەوجە دەنووسم ئەمن چەند دەسیمەترم هەیە، 3 لێرە دەنووسم 3 گۆنگەرتیە 3 جاران دەکا 30 سنتیمێتر. دەبی لە بیرم نەچی ئەو 30 سنتیمێتری بەدەستم کەت پلوسی ئەو پێنجەی بکەم، کاتە دەنووسم 30 پلوس فێم دەکاتە 35، دەنووسم 35 وەڵامەکە 35 سنتیمێتر، کاتە ئەو ورچە 35 سنتیمێترە. بەژنی بە 2 جار نووسیمان دەتوانین بنووسین 3 دەسیمەتر و 5 سنتیمێتر، یان دەتوانین یەکسەر بنووسین 35 سنتیمێتر. هەمان شتە، چ بنووسین 3 دەسیمەتر و 5 سنتیمێتر، چ بنووسین 35 سنتیمێتر، هەمان شتە، هیچ کێشە نییە. ئەوەش تەواو. ئێستا دەینە لای دەیەکە چەندە؟ تەمەشا دەکەین تۆزێک زەحمەتتر بوو پرسیارەکە. ئەو خی دوورانەمان هەیە، ئەو جارەی 1 مەتر و 65 سنتیمەترە. ئەمن ئەو مەترەی دەبێ بگۆڕم بیکەمە سنتیمەتر. ئیشەکەم زەحمەت بوو، ئەو جارەی دەنووسم مەتر. ئەگەر لێکی دەم نەک لەگەڵ 10 مەجبورم لێکی دەم لەگەڵ 100 هەتا ببیتە یەکسان بی بە سنتیمێتر. ئەوجە دەچم لە جیاتی مەترەکەی دەنووسم 1، چونکە من 1م هەیە لێرە، لێکی دەم لەگەڵ 100 1 جاران 100 هەر دەکات 100
واتە چ ئەمن برێم 1 مەتر چ برێم 100 سنتیمەتر هەمان قسەیە. ئێستا 100 سانتیمەترم هەیە 65 سانتیمەتریش دیشی کەشم هەیە دەبی کۆیان بکەمەوە پلوسیان بکەم دەنووسم 100 پلوس 65 ئەوها دەبی خانە یەکان لەژێر خانە یەکان خانەکان نابی تێکدەم 0 پلوس 5 5 0 پلوس 6 6 ئێت لێرە هیچی چم نییە ئێتەکە دێتە خوارێ لە تەنیشتی دەنووسم هەموویم کردە سنتیمێتر کەواتە ئەو خەیدورانە چەند درێژن 165 سنتیمێتر هەمان شتە 1 مەتر و 65 سنتیمێتر بەڵام ئەمن گۆڕیم 1 مەترەکەشم کردە سنتیمێتر و سنتیمێترەکەشم هەبوو کۆم کردەوە لەگەڵی ئەوە دەربارەی ئەو لاپەڕەیە دەربارەی گۆڕین لۆ ملیمێتر یان لۆ سنتیمێتر بە گوێرەی ئەوەی ئەمن چیان لە من دەوێت سکریڤ ئی واتە بیگۆڕە کاتە چ خۆش.